دۆخی کوردستان دۆخێکی خەتەرە نامستەقیڕە. من بەر لەوەی کە باسی ئەوە بکەم کە یعنی بۆچی یەکێتی ئەمەی کرد لە منطقەی دەسەڵاتی خۆیان باسی دۆخێکم کرد کە نەک تەنها یەکێتی وتم یەکێتی و پارتی لە بەرامبەر خەڵکان کەوتۆتە بەرامبەر خەڵکەوە خەڵک لەیان تووڕێەوە هەر لەحزەیەک خەڵک ئەوێت ینی دەستی فرسەتی هەبێت کە دەسەڵاتی ئەوان بڕوخێنێ. پارتی دیموکراتی کوردستان هەمیشە محاولی سەرکوتی کردووە هەمیشە دەنگە ناڕازیەکانی سەرکوت کردووە. مثلا ئەو یعنی دیقەت بە مثلا شیروانی چەند ساڵەمە پێش لە ساڵی 2021 هین کراوە ئەگەر هەڵە نەبم زیندانی کراوە قرار بۆ ئازاد کە جارێکە بۆی تازاکەەوە بەرحاڵ ئەمە یعنی مثلا لە چوارچۆی هەمان ئەو سیاسەتی سەکوتای کە پارتی بەردەوام درێژەی پێیاوە مثلا هەتا ینی فترە لەمە پێش لە منطقەی سۆران بۆ مەسەلەی ئەو کارەبا تەقا لە خەڵکرد و کەسێکیان توش بە ناوی حەسەن. یعنی من پێم وایە کە پارتی ئەمە بەشێکە لە سیاسەتی بەردەوامی وەمی کردو بەڵام بۆ یەکێتی من پێم وایە کە دەورانێک زای چوە دەورانی یەکێتی وای ئیدعا کرد کە منطقەی یەکێتی منطقەی دیموکراسیە ئازادی هەیە خۆپیشاندان نەکرێ ئەحزاب ئازادە بەڕای من ئیدعایەکی هەبوو بەڵام من ئەمەیە بڵم کە ئەم ئیدعایەش تەواو بووە. یعنی پارتی هەیە عەلە سەرات دەردینەڵێت پارتی دەسەڵاتێکە سەرکوتگەرە ڕێگە بە ناڕەزاتی نایەت وەمە خەڵکوسانە مازانێ یعنی لە خەڵکی مثلا حتما مامۆستایان و موچەخۆرانی هەولێریش هەمان دەرد و کێشەی خەڵکی سێمانیان هەیە بەڵام بۆچی لەوێ ناتوانن دوو چەند جارێکات سەرجادە ئەو بە ئیهانە بەلێدان بە هینکردن یعنی بە شوێکی زۆر وحشیانە معاملەیان کردن. بۆیە من پێم وایە ئەوەی شیروانی بەشێکە لە ینی درێژکراوی هەمان سیاسەتی پێشتری پارتیەکە ڕێگە نایات هیچ دەنگێ هەبێت هەر دەنگێ پێچوانێ ئەو بێ ڕێگەی نایە هەتا هەر دەنگێک بۆ باشترین ژیان بێ نمونەکەی مثلا منطقەی سۆرانە بۆ باس کردی قەزای سۆران ڕێگەی نایات یعنی بۆ یەکێتی بەڕای من یەکێتی دەورانێک ئەم ئیدعای هەبوو لێرە دیموکراسی و لێرە چێ و چیچە ئەمە ئیتر ناخوا بۆی ئیتر خەتەرە لەسەری بۆی ئەبێت یعنی ئەمەش تەواو کا و تەسفێکە بڵێ با بگیان یعنی ئەو ژێ وەکو پارتی یعنی ئەو ئیدعاشی نەمێنێ دەو ئیدعاشی نامێنێ و بە بڕای من یعنی بۆیە بە مشخصێکە دیقەت بی هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی زۆر زیاترە مثلا گرتنی شاسوار لەم دەمینەیە پەراماردان بۆ لە لازار گرتنی مثلا لاور شێخجەنگی داخستنی میدیاکەی میدیای زۆمەگەر لاور تاوانبارە و هین لەسەر میدیاکەی بۆ داخل بەرحاڵ یعنی مثلا ئەم شتانە هەمووی خۆ معلومە کە چییە هەتا مەسەلەوەی کە تۆ باسی هینە کرد باسی ئەو کوڕەت کرد ڕۆژنامە نووس هێمن مثلا ئەمە احتیمالی زۆرە بەڵێ احتیمالی زۆرە کە بە جۆرێک دەستی پارتی بێت یعنی چکە ئەم کەسە من بەڕاستی ناتوانم یعنی وەکو بەڵگەیەکی بڵێم بەڵام ئەم کەسە بە جۆرێک یعنی یەکێک بۆ لەو ڕۆژنامەسەی کە نوعەنما تەعاتف و لەنگری بۆ پەکەکە هەبوو و لەگەڵ یەکێتیا کێشەی تۆی نەبوو خۆشی ئیدعاە کرد کە من ینی کە دژی پارتی و دژی بارزانیە بۆیە ئەگەری ئەوە هەیە ینی کە لەلایەن پارتیەوە لەلایەن بە جۆرێک دۆستەکانی پارتی دەستگای هینی پارتیەوە مەکرابێت و بە جۆرێکیش هەتا بۆ نائەمن پیشانانی سێمانی ژیانی پارتی پێخۆشەکە دەرکەوێت سێمانی نائەمنە بەڕاستی یعنی ئەو سوود لەمە ئەبینێ ڕاستە مەسەلەن لە تەحیلە خامان یەکێتی و پارتی یەک حکومەتە یەک حکومەتێکیان دروستکە بەڵام بەڕاستی هەریەکان لەسەر باڵێن ئەگەر ئەم تعبیرەم غەڵەت نەبێت لەسەر کەلاکی یەکتری ئەتوانن تخۆنیانی لەسەر هینی یەکتری ئەخۆنەوان مەسەن یەکێتی حتمەنەوێت پارتی زەعیفە پارتیوە یەکێتی زەعیفە سەر باری هەشتێکیان بۆیە زۆر بۆ پارتی تەبیعیە کە بڵێ منطقەی ژەدەساتی کێتی بە کەڵک نایەت ئارامیتیانی ئاسایشیتیانی هەتا زۆر جار خۆشیان مەسەن ئەو خزمەتگوزاری کە لە منطقەی سێمانەیە گەر پارتیە بێ خزمەتگوزاریەکە لەم بابەتان